بۆقسەکەنی زیاتر لەبارەی ئەنجامدانی تاوان وهروە چەکی مۆڵەتدار و بێمۆڵەتیش لە ستۆدیۆ میانداری بەڕێز دکتۆر ئەحمەد میرە پسپۆڕی یاسای تاوانەکان و سەرۆکی ڕێکخراوی لێکۆڵەر بۆ سەروەری یاسامان کردو. دکتۆر بەخێربێت. سەرچاوان سوپاس بۆ میوانداریتان. سوپاس. دکتۆر ئێستا زۆر قسە و باسێ لەسەر پرسی چەک تاوانەکانی ئەنجامدانی بە چەک. تاوان تەنها بە چەک ئەنجامەدرێ یان شێوازەکانی ئەنجامدانی تاوان زۆر؟ زۆر سوپاس بۆ سوالەکەت. پێشەوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە. ینی حەز دەکەم ینی پرسە و سەرخۆشیم ینی ئاراستی هەموو ئەو قوربانیانەی بەو دوایەی کە بوونە ینی قوربانی بەکارهێنان یان زێدەڕۆیی لە بەکارهێنانی چەک یان بە نایاسایی بەکارهێنانی چەک بوونە قوربانی و تایبەتیش ئەو دوو مامۆستا بەڕێزەی دکتۆر کاوان و دکتۆر ئیدریس خوا سێبوری بە کەسوکاریان بداتن. پێشەچی ئێمە دەزانین لە 2022 یعنی پێش چەند مانگێک پەرلەمانی کوردستان یاسایەکی نوێی دانا بە یاسای ژمارە 2 تایبەت بە چەک. ڕێنماییەکان و یان ئەو دەقە یاسایانە زۆر ینی توندن بەنسبەت ئەو کەسانێک کە دەستکاریانی چەک بەکاردەهێنن چەک هەڵدەگرن کە تیجارەتی پێ دەکەن بازرگانی پێ دەکەن یان کڕین و فرۆشتنی پێ دەکەن هەروەها ئەو کەسانێک کە دەستداری چەچیشن یان حیازەی چەچیان هەیە. بەڵام لەوانەیە کێشەکە لەسەر ئەوەی بووبی ئێمە کە باسی یاسا دەکەین یاسا دوو واجبی لەسرە. هەندێک جار واجبی حیمایەکردنی خەڵکەکە، هەندێک جار واجبیش ئەوەیە کە ویقایەکردن پێش ئەوەی تاوانەکە ڕوو بداتن. فپێویستە ئەو کەسانەی کە بازرگانی بە چەک دەکەن حتا مۆڵەتدار بن و بێ مۆڵەت بن هاوڵاتی سادەش وایان ئەو کەسانەی کە یاسا مەجای پێداون ینی چەچیان هەبیتن پێویستە لەوە تێبگەن کە یاسایەکە توندە، پێویستە لەوە تێبگەن کە سزای توند هەیە بۆ ئەوەی چەک هەڵگرتن ئەگەر ئەتو چەچیشت هەبیتن بەڵام یاسا حەقی مافی ئەوەی پێدای کە چەکت هەبی بەڵام مافی هەڵگرتنی چەک و گواستنەوەی چەک و لە هەموو شوێنێک هەڵی بگری یاسا ئەوەی قەدەغە کردووە. پێویستە ئەو ڕێکارانە لە مەودووە دەستخۆشی لەو هەڵمەتەی ینی حکوومەتی هەرێم دەکەین بۆ داخستنی ئەو شوێنانەی یان ئەو مۆلگانە یان ئەو شوێنانەی کە چەچی لێ کڕین و فرۆشتنی پێ دەکرێت. بەڵام بە تایبەت بەخۆم من لەگەر ئەوە نیم بابرین منعکردنی چەک چونکە منعکردن لەوانەیە زیاتر تاوانەکەی گەورەتر بکاتن لەوانەیە پەنابڕێتە بەر ینی ڕێکاری نایاسایی بۆ چەک هەڵگرتن و یاکرین و فرۆشتن. بەڵام زۆر زەروریە ئەو یاسای نوێی کە دەرچووە ئەگەر وەزیری ناوخۆش تعلیماتەکان ینی دەربکاتن تایبەت بەو یاسایە بۆ ئەوەی زیاتر یاسایەکە بە تەواوی جێبەجێ بکرێت لەسەر هەموو لایەنێک. یاسا تا چەند جێبەجێکردنی گرنگە؟ کێشەکە لەسەر ئەوەیە کێشەکە لەسەر ئەوەیە دەپێویستە مۆڵەتدان یعنی بۆ نمونە ئەو کەیسەی کە دواتر ئەو دوو مامۆستا بەڕێزەیکەوە شەهید بوون زۆر جار ئەو تاوانبارە باز دەکرا کە کێشەی ینی دەرونی هەیە هەر یاسایەکە خۆی ئاماژە بەوە دەکاتن یەک لە مەرجەکانی ئەو کەسانەی کە چەک هەڵدەگرن یان دەستداری چەکن حیازەی چەکیان هەیە پێویستە پێش هەموو شتێک مۆڵەتیان پێ بدرێ ئەگەر دەبێ ئەو کەسانە ڕاپۆرتیوان تەبعاً سەلامەتیان هەبیتن. بۆیە پێویست دەکا ئەو ڕێکارانەی کە مەسەلەی چونکە خەڵکێکی زۆر دکتۆر بەرامبەر نەخۆش دائیمەن لە ژێر هەڕەشەدایە دادوەرە بەڕێزەکان داواکاری گشتی ئەفسەرانی پۆلیس لێکۆلەرانی دادوەری بەردەوام کە لەو کەیسانە ئیش دەکەن بەردەوام ژیانیان یعنی لە هەڕەشەدایە. بۆیە پێویستە توندکردنی ئەو شوێنانەی کە سەردانی مەسەرەن دادگاکان دەکەن پشکینەکی زۆر باش بۆ ئەوەی ئەو کەسانە ینی مۆڵەت نەدرێتن دەکرێت تەفتیش بکرێ کە چەچیان پێبیتن دەست بە سەرچەکەکان دابگیرێتن خەستەخانەکان ینی چوونە ژەرەوەی خەڵک بەبێت چەک بیتن دادگاکان وەکو باسم کرد حتا نۆرینگەکانیش ینی عیاداتە گەورەکان دەکرێتن ینی پشکنین بکرێت بە ئەو کەسانێک کە دەستنە ژوورێت چونکە ئەو کەسانەی کە ئەو جیهاتانەی ئەو کەسانە هەردەم لە ژێر هەڕەشەدان بەرامبەر ئەو کەسانەی کە مامەڵیان لەگەر دەکەن. بەڵێ بێوە پێ دەڵێن لەگەڵەوە نین کە هەڵگرتنی چەک قەدەخە بکرێت ینی لەگەڵەوەن کە هەبێت بەڵام بەپی ئەو مۆڵەتانە و بەپی و ڕێنمایانەی کە حکوومەتەتی وە پێ یاسایی کە پەرلەمان هەیەی بۆ پێچان وایە ئەگەر بە تەواوی بنبڕ بکرێت یان هەڵگرتنی قەدەخە بکرێت تاوان زیادەکە. بەڵای خۆم لەبەرەوەی بەپێی ئامارەکانی ینی نەتەوەی گرتووەکان
ئێمە تاوانێکمان هەیە پێ دەڵێن تاوانی ڕێکخراو الجەریمە المنظمە لە سەرەوەی هەموو ئەو بازرگانیانە کە لەسەر مستەوای جیهان دەکرێت بازرگانیکردنە بە چەک خەڵکانێک هەیە مەسلحەت و یان بازرگانیەکەی لەسەر چەکە پەنا دەبەنە بۆ لەوانەیە ڕێکار و یان ڕێگەی نایاسایی بۆ ئەوەی کە تیجارەت بە چەک بکەن و لەبەرەوەی پارەی زۆر ینی بەدەست دەکەویتن لەو جانیبەی لەوانەیە زۆر زار لەژێر سەیتەڕەی ینی دەوڵەتی دەردەچیتن و دەبێتە بازرگانیەک عابر الحدود ینی لەوانەیە وڵاتانی دراوسێ و ینی عیسابات بڵین یاسا ڕێکی خات ڕێکخستنەکەی زۆر باشترە لە بەرەوەی لەژێر کۆنتترۆلی حکوومەت دەبێت ئەو کەسانەی کە بازرگانی پێ دەکەن مۆڵەتدار دەبن ئەو کەسانی کە چەک هەڵدەگرن مۆڵەتدارن وەکو لە ریپۆرتەکە هات کە مەسئلەی بایۆمەتری ئەو کەسانێک کە چەکیان لەکنە بۆیە زانیاریەکانە لای حکوومەت دەبیتن وابزانام کارەکە زیاتر بۆ حکوومەت ئاسانتر دەکات وەک لە سەرەتا پرسیاریەوەم کرد ئایا هۆکاری تەنها تاوان تەنها بە چەک ئەنجامەدرێ یاخود نا با قسە لەسەرەوە بکەین هۆکاری دروستبوونی تاوان چیە چی بکەین تاوان کەم بێتەوە والله ئەسباب یعنی طبعا هۆکارەکانی تاوان گەلێک زۆرە ئێمە ناتوانین برین یعنی ئامارەکان تایبەتن بەوەی کە کوشتن یان تاوان تەنیا بە ڕێگەی چەک دەکرێت بەڵام ڕێژەی ئەو تاوانانەی کە بەپێی ریپۆرتەکە ینی ئامارەکان 51 کەس ژمارەیەکی زۆرە و هەمووشیان لە ڕێگەی ئیستیعمالکردنی چەک چونکە چەکیش ئێمە دوو نەوعمان هەیە زۆر جار چەکی ئاگرین ینی سیلاح ناری لەوانەیە دەبانچە ئەو چەکە بچووکانە بکرێتەوە کەسەکە بتانی وەکو تاکە کەس دیفاع پارێزگاری لە خۆی بکە بەڵام کێشەکە لەوەیە چەکی جەنگ کە قانون ئاماژەی پێکردێ سیلاح حرب بەکاردێتن ئەو چە کلاشیکۆفە ئەوە تایبەتە مەسەلەن بە هێزەکانی پێشمەرگایان هێزەکانی ناوخۆ ئەو چەکانە بەکاردێنی ناکرێ هاوڵاتی سادا هەرچەند پلە و پایەشی هەبیتن چەکی حرب بەکاربیێتن فبۆی بۆ تەنزیمکردنی ئەو کێشەیە لەوانەیە هۆکارێک بی کاتێک کە کێشەک ڕوو دەداتن پەنا دەباتە بەرچەک بۆ بەکارهێن ئەو چەکانەستەکی گەورن و ئاسەوارەکانی خراپتر دەبیتن بەڵێ هیچ ڕێگایەکەیە بە یاسایی زۆر ماڵە بینین زۆر کەسە بینین وەکو نمایش لە ماڵەوە 5-6 کەسی لە دەوری خۆی کۆ کردوەوە بە ئۆتۆمبیلێکی جامڕەشەوە و هەمووی کلاشنیکۆفیان دەمانچەی پێ و چەشی وای داناو لە ماڵەکەیە کە بەس لە سەربازگای پێویستە بێ نەک لە ماڵەکان ئەمە حکومت دەتوانێت لە ڕێگەی یاسا و دەست بەسەرم چەکانە لە نێو ماڵەکان بگریان تەنها دەتوانێت لە دەرەوە بەرێ لەبەرەوەی چەک هەڵگرتن ئەنی تاوانەکە تاوانەکی مافی گشتی تێدایە دەکرێت لە ڕێگەی داواکاری گشتیەوە ئەوانش ڕۆڵ دەبینن ئەگەر هەواڵیان پێگەیشت بۆ نمونە کەسێک هەڕەشەی لەسرە دەکرێت ئاگاداری داواکاری گشتی بکاتەوە یان دەگەکان بکاتەوە کە فلان کەس هەڕەشەم لێ دەکات بۆ نمونە لە دەورەی مارم دەسوڕێتەوە یان بەردەوام چەکی لە ناو سیارەکەی هەیە ئاگادار بکرێتن و بڕیاری دادگا وەربگیرێتن و دەکرێت یان لە چێک پۆینتەکان لە نقاتی تەفتیش بکرێتن و چەکەکەی دەست بەسەر دابگیرێتن و چووکە مافی گشتیە و ینی مافی تایبەتی کەس ناتوانێت لە نێو ماڵەکانە دەست بەسەر دەکرێتن بە بڕیاری دادوەری لێکۆڵینەوە ئەگەر ینی دلیلی وا هەبیتن کەەوە چەکی لەلایە لە ڕێگەی بڕیاری دادوەرەوە بەڵێ دەکرێتن تەفتیش بکرێت چووکەوە تەنها سەلاحیەتی زەنابی ینی دادوەری لێکۆڵینەوەیە کە بڕیار بداتن ئەو ماڵە تەفتیش بکرێتن و دەست بەسەر چەکەکەتا بگریت ئێمە دەزین ئەگەر ماڵێک بۆلم لە چەچیش نەبی ئەگەر مەثەرەن مخدرات و مادە هۆشبەرەکانی هەبی پێویستی بە بڕیاری دادگا بەڵێ دادگا بڕیار دەدات لە ناو هەر ماڵێک پێویستی بە بڕیاری دادگا بەڵێ چی بکەین تاوان کەم بکەینەوە ڕێکخستنی هەڵگرتنی چەک بە هەموو شێوازەکان تەنزیمکردنی مۆڵەتدان بە چەک مڕازعکردنەوەی بەردەوام ئەو کەسە خلالی ئەو چەند ساڵێک کە مۆڵەتی هەیە چەک هەڵگریتن یا حیازەی سیلاح بکاتن ئایا پێشینەی تاوان وشتی بەردەوام ساڵانە لێوەربگیرێتن و ئەو کەسانەی لەژێر یعنی هەڕەشەشن ئەو شوێنانەی کە وەکو باسم کرد دکتۆر بەرامبەر نەخۆشەکەی لەوانەیە لەژێر هەڕەشەبی دادوەری بەڕێز کە ئەو حکومانەی دەردەکا لە بەرامبەر تومەتبار لەژێر هەڕەشەبی ئێمە دەستدرێژی کرایە سەر مامۆستای زانکۆ خۆتەوە قوعیش دەکرێت دەستدرێژی بکرێتە سەر هەروەکو دیتمان یعنی ئەفسەرانی پۆلیس لە بۆ جێبەجێکردی دەستگیرکردن یعنی هێرشیان کرایە سەر ئەو کەسە چەکێکی ینی پێبوتانی مقاومەی ینی پیاوانی پۆلیس بکاتن لێکۆلەرانی دادوەری داواکارانی گشتی هەموو ئەو کەسانەی کە مامەڵەیان لەگەر تەڕەفی مقابلە شتەکانیان بەدەست ئەوانە لە ژێر هەڕەشەدان دەکرێت ئەو شتە زیاتر کەم بکرێتەوە و هەروەها بەڕاستی حملەش ینی حکوومەت نێو بەنێو لە ڕێگەی ئاعزای ضەبتی قەزایی مختارەکان یا لە ڕێگەی ئەفسەرانی پۆلیس لە منتیقەکانی خۆیان ئەگەشت
گومان هەبوو خەڵکانێک سەچیان هەیە یا خەڵک چەک بەکاردێن خەڵکی پێ هەڕەشە دەکەن یان لە کافیتێریایەکان مەثەلەن دەستنە ژوور و دێنە دەر بەکاری دەینن ئەو شوێنانە معڕەزن کە ئەو تاوانانەی تێدا ڕوو بداتن دەکرێت حکوومەت یعنی نێو بەنێو یعنی ئەو هەڵمەتەی بکاتن و لەوەی و شتێکی تریش گەلە گرنگە دارکاکانیش مکوڕ بن لەسەر ئەوەی یاسایەکە سزایەکان بەڕێک و پێچی جێبەجێ بکەن بەسەر هەمووان ئەوکو یەک بێت بەڵێ بەسەر هەموو کەسێک ئەوکو یەک جێبەجێ بەسەر هەموو کەس وەکو یەک بیتن و بەڕاستیش جێبەجێ بکرێت چکە عقوبەکەی کەم نییە یعنی جار وێ دەکاتە 3 ساڵ ئەگەر دەمانچەیەک بەبێ موڵەت هەر بگری و یعنی جێخۆیتی سزایەکە وەربگری و هەندێک جاریش ئەگەر سزاکە بە پارە چارەسەر نەکرێ باشتر نییەواتە سزای تەنها مادی نەبێت ئیلا دەبێ بند بکرێت اختیاری داوە یعنی یاسایەکە اختیاری داوە کە پێبژاردنیش هەر دەکرێتن یعنی غەرامەی لێ بستیندرێتن لە 2 ملیۆنەوە تا 5 ملیۆن دینار بەڵام پێتان وانە پرسی پارە بەردەوام ئاسانکاریە بۆ کەسێک بۆ نمونە سزایەکی ئۆتۆمبیلەکە مخالفەیەکە کاڵە چی پارەکەی ئێم لەوانەیە بڵێ خەچەکە چەکەڵەگرم پارەکەی ئێم بار و زروف ئێستا کە ڕێژەی کوشتن زۆر بووە بە بەکارهێنانی چەک دەکرێت حکومە قەزاییەکان تونتر بکرێن و جێبەجێ بکرێن وەچەکەکان دەستی بەسەردابگیرێ ئەگەر چەکی گەورە بوون دەبیتە مولکی وەزارەتی پێشمەرگا ئەگەر چەکی گچکە بوون وەزارەتی ناوخۆ دەستی بەسەردادەگریتن و یعنی ئەوانە بەتەسەوری خۆ ئەمریکارە دادوەریانە دادگایانە و هەروەها ئەو کەسانەی کە یاسا جێبەجێ دەکەن و لەگەر حکوومەتیش ئەو سێ لایەنە ئەگەر بێت و ینی هەڵمەتێکی گەورە بکەن زۆر کاریگەر دەبی لەسەر کەمکردنەوەی تاوان بەڵێ بەڕێز دکتۆر ئەحمەد میرا پسپۆڕی یاسای تاوانەکان و سەرۆکی ڕێکخراوی لێکۆڵەر بۆ سەروەری یاسا سواس لە سودی ئامادەبی سواس بۆ شرۆفەکان زۆر سوپاس بۆ ئێوەش